لە سەرمێزی گفتوگۆ کام پێشنیاری ئێران بۆ ئەمریکا هێڵی سوور دەبێت. دوای 39 ڕۆژ لە هێرش و پەلاماردان و وەڵامدانەوەکان، پاکستان هەردوو لایەنی ئێرانی و ئەمریکی لە سەرمێزی گفتوگۆکردن لە ئیسلام ئاباد کۆ دەکاتەوە. ئەگەر باسی لایەنی ئەمریکی بکەین لە ماوەی ئەو 39 ڕۆژەدا، بێگومان نەیتوانیوە ڕژێمی ئێران بڕوخێنێت یاخود بیگۆڕێت، نەیتوانیوە بەرنامە موشەچیەکەی ڕابگرێت، نەشی توانیوە دەست بەسەر یۆرانیۆمەکەیدا بگرێت و تۆڕی هاوپەیمانانیشی لە وڵاتان هەڵبوەشێنێتەوە. لە بەرامبەریشدا ئێران زیانی زۆری مادی و گیانی بەرکەوتووە، 180 سەرکردا پلە 1 و 2 لەدەستداوە. سەرەتا سەقفی داواکاریەکانی لە بەرامبەر ئەمریکا بەرز کردەوە، پاشان هێنایە خوارەوە، ئاگربەستی ڕەت کردەوە، پاشان قبوڵی کرد، هەڕەشەی داخستنی تەنگەی هورمزی کردو بە جۆرێک لە جۆرەکان کردی. ئێستاش بەهۆی ئەو ئاگربەستەوە پێویستە بیکاتەوە. ئێستا دوولایەنی سەرنەکەوتو لە جەنگەکە لە سەرمێزی دانوساندن گفتوگۆەکەن. ئەمریکا لە ئامانجە گەورە و سەرچیەکانی خۆی شکستی هێناوە و ئێرانیش لە ئامانجە کاتیەکانی خۆی پاشەخشەی کردووە. بابچینە سەر پێشنیارە دەخاڵیەکەی ئێران بۆ ڕاگررتنی جەنگ، کامیان بەلای ئەمریکا مەحاڵ و هێڵی سوورن و کامەشیان گونجاون و ئەگەری جێبەجێکردنیان هەیە. با لە خاڵە مەحاڵەکانەوە دەست پێ بکەین. پاراستنی محوەری مقاوەمە. بێگومان ئیدارەی ترەمپ مەحاڵە پارێزبەندی تەواو بداتە گروپەکانی هاوپەیمانی ئێران لە وڵاتانی عێراق و لوبنان، چونکە ئەمە ڕاستەوخۆ دەبێتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئیسرائیل و ئەمەش هێڵێکی سوورە نەکەر بۆ ترامپ بەڵکو بۆ هەر ئیدارێکی ئەمریکا. کۆنتڕۆلی ڕەهای تەنگەی هورمز. مەحاڵە ئەمریکا لە ڕووی یاسایی و سەربازیەوە ڕێگە بدات ئێران بە تەنیا بڕگار لەسەر ئەم ڕێڕەوە نێودەوڵەتیە بدات کە سەدا 20 وزەی جیهانی پێدا تێئەپەڕێت، بەڵکو ئەوەی بیری لێکردوتەوە وەکو چارەسەری جێگرەوە دروستکردنی سندوقێکی نێودەوڵەتیە بۆ دابینکردنی ئاسایشی هاتوچۆ کە ئێران لە ژێرناوی خزمەتگوزاری ژینگەیی و دەریایی پشتی تێدا هەبێت. کشانەوەی تەواوەتی ئەمریکا لە ناوچەکە. بێگومان کشانەوە لە بنکەکانی وەکو عودەیت لە وڵاتی قەتەر یان کەشتیگەلی پێنجەم لە بەحرین بەلای ئەمریکاوە مەحاڵە، چونکە بەواتای چۆڵکردنی ناوچەکە دێت بۆ هەژمونی چین و رووسیا. سەبارەت بەو خاڵانەش کە جێگای گفتوگۆکردن و دەکرێت قبول بکرێت. یەکەمیان مافی پیتاندنی یۆرانیۆم. ڕەنگە واشنگتن دان بە مافی پیتاندندا بنێت، بەڵام بە ڕێژەیەکی کەم، ئەویش 105 و لە ژێر چاودێریەکی زۆر توندا. دووەمیان لادانی هەموو سزاکان. مەحاڵە هەموو سزاکان بە یەکجاری لەسەر ئێران لا بردرێن، ئەوەی ڕوو ئەدات لادانی سزاکانی سەرنەوت و بانکی ناوەندیە بۆ جوڵاندنی ئابووری، بەڵام سزاکانی پەیوەست بە مافی مرۆڤ و تیرۆر دەمێنێتەوە وەکو ئامرازێک کە لە داهاتوو وەکو فشار لە بەرامبەر ئێران بەکاری ئەهێنێت. خاڵە گونجاوەکان ئەوانەی کە بێکێشە بۆ ئێران جێبەجێ ئەکرێن. ئازادکردنی سەرمایە بلۆکراوەکان ئەمە ئاسانترین خاڵە کە ترەمپ دەتوانێت وەکو نیشانەیەک بۆ نیازپاشی ئەنجامی بدات بەبێ ئەوەی تێچوویەکی سیاسی زۆری بۆ ناوخۆی ئەمریکا هەبێت. پابەندبوون بە پەرەنەدان بە چەکی ئەتۆمی. ئەمە ئامانجە سەرچەکەی واشنگتنە. ئێران ئامادەیە بە زارەکی و لە ڕێگەی چاودێریەوە ئەم پابەندیە بدات لە بەرامبەرمانەوەی ڕژێمەکەی و لادانی سزاکانی کە ئەم خاڵەش وەکو سەرکەوتن بۆ ترەمپ لە بەرامبەر گەلی ئەمریکا دەردەکەوێت. بە کورتی دیدگەی ئەمریکا بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران لەسەر بنەمای ئاسایش لە بەرامبەر ئابووری داڕێژراوە. دەیەوێت گەرنتی هەناردەی نەوت بکات و ڕێگریش لە ماندووبوونی زیاتری سەربازەکانی بکات بێ ئەوەی هاوسەنگی هێزیش لە ناوچەکەدا بە تەواوی بگۆڕێت. ساڵانێکی زۆرە لە جیهاندا هێز بە دووشت دەپێورێت. ئابووریەکی زەبەلاح و سوپایەکی بەهێزتر، بەڵام ئەوەی لەم جەنگە 39 ڕۆژیەدا ڕوویدا پێمان دەڵێت کە ئەم پێناسەیە ئیتر بەس نییە و بە تەنیا شایەتی دەرکەوتنی هێزێک نین، بەڵکو دەرکەوتنی جۆرێکی نوێی هێزە. ئەویش ئەو هێزەیە کە سەرکەوتن بۆ نەیارەکەی دەکاتە مەحاڵ.